کەمەندامان و خاوەن پێداویست تایبەت لە کوردستان بەخێراتنی هەموو کەناڵە بەڕێزەکان دەکەین کە ئەمڕۆ یاداشتێکمان هەیە ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دەکەین سەبارەت بە هاوتاکردنی موچەی کەمەندامان و خاوەن پێداویست تایبەت. یاداشتەکەمان پێک دێ لە دوو خاڵ. ئێمە وەک ئەنجومەنی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت لە کوردستان کە پێک هاتووە لە 11 کۆمەڵە و ڕێکخراوی کەمەندامان و خاوەن پێداویست تایبەت کە نوێنەرایەتی چین و بەرچ خۆمان سەرشانی خۆمان دەزانین کەوا داکۆچی لە مافەکانیان بکەین. ئەوەی لێرە مەبەستە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و باەتی دەکەین لەسەر جێبەجێکردنی ئەو دوو خاڵەی خوارەوە. یەکەم وەرگرتنی ڕەزامەندی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ دابینکردنی موچەی ئەو کەمەندام و خاوەن پێداویستیانەی کە مامەڵەکانیان تەواو بووە لە بەڕێوەبەرایەتی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی کە تاکو ئێستا موچەیان بۆ دابین نەکراوە لە ساڵی 2013ەوە بەهۆی قەیرانی دارایی و ناهەمواری باری ئابووری کوردستان. خاڵی دووەم هاوتاکردنی موچەی کەمەندامان و خاوەن پێداویست تایبەت لە کوردستان لەگەڵ کەمەندامانی حکوومەتی فیدرالی کە موچەی کەمەندامانی کوردستان بڕی 150,000 دینارە بۆ ئەو کەسانەی هیچ موچەیەکی تریان نییە و ئەو کەمەندامانەی فەرمانبەرن موچەکانیان بە بڕی 100,000 دینارە. لە کاتێکدا موچەی کەمەندامانی حکوومەتی فیدرالی بۆ ئەو کەمەندامانەی سەڵتن موچەکانیان بڕی 125,000 دینارە و ئەو کەمەندامانەی خێزاندارن وەک دەرماڵە بڕی 50,000 دینار بۆ خێزان دابین دەکرێت و هەژمارکردنی دەرماڵەی دوو منداڵ کە تەمەنیان لە خوار 18 ساڵە کە بڕی دەرماڵەکە هەری منداڵێک بریتە لە 50,000 دینار کۆی گشتی موچەکە دەکاتە 275,000 دینار. جگە لەوەش ئەو کەمەندامانەی ڕێژەی کەمەندامیان دەگاتە 175 دەرماڵەی بە خێوکەر دەیانگرێتەوە بە بڕی 170,000 دینار بۆیە جەخت دەکەینەوە لە سۆنگەی ئەو دوو خاڵەی ئاراستەی بەڕێستان دەکەین بە مافێکی سروشتی خۆمان دەزانین وەک سەرجەم چین و توێژەکانی تری کۆمەڵگا کەوا کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت شایانی زۆر لەوە زیاترن کە بۆ ئەوەی ژیانێکی ئاسایی بژین. کۆمەڵەکان ئەنجومەنی کورتەباڵاکانی کوردستان، یەکێتی نابینایان و کەمبینایانی کوردستان، کۆمەڵەی نابستانی کوردستان، کۆمەڵەی ژینی کوردستان، کۆمەڵەی بیرکۆڵانی کوردستان، کۆمەڵەی ئۆتیزمی کوردستان، کۆمەڵەی تەلاسیمیای کوردستان، کۆمەڵەی هیمۆفیلیای کوردستان، کۆمەڵەی کەمەندامانی سەنگەر، کۆمەڵەی شەکرا لێژنەی پارۆلۆمپی کوردستان تایبەت بە وەرزشی کەمەندامان. ئەوە پەیام و یاداشتی ئێمە بوو وەکو ڕێکخراوەکانی کەمەندامان و خاوەن پێداویست تایبەت لە کوردستان. موچەکانیان بڕکراوە چەندە و بە دیاریکراوی لە موچەی چەندەوە بۆ چەند بڕاوە یانی ئەوەی کە موچەکانیان دەماوە. خۆی ئەو ئامارە زیاتر لەلایەن وەزارەتی کار لە بەڕێوەبەرایەتی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی ئەو ئامارە هەیە زیاتر چونکە لەوانەیە لێرە لەوێ لە ئامارەکان زۆر بن هەر تەنها هەولێر نەبیتن لەوانەیە لە دۆچش بڕاوە لە سلێمانیش بڕاوە لە هەولێرش بڕاوە تقریبا 30,000 بڕاوەکان جیاوازر کاگاتیان هەیە بڕاوە بەس ئەوەی کە دابین نەکرایە ئەوانە مامەڵەکانیان تەواو بووە لە تۆڕی کۆمەڵایەتی چاوەڕێی ئەوەی کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ڕەزامەند لەسەر بدات. ئەوان ژمارەیان چەند ئەوانەی کە تا ئێستا مامەڵەیان تەواو بووە هەروەها ئەوانەیشی کە ئێستا چەند کەس موچە وەردەگرێنن باوکۆی گشتی کەمەندامان خۆی 100 و تقریبا 20,000 کەمەندام موچە وەردەگرێتن ئێستا بە پێی ئەو ئامارەوەنی کاگاتیان نا ئێستا قاژەوەی کە پاکسازی کرا چاکسازی کرا ئەو کەسانێک کە هەندێک کەس بەڕاستی بە نەحەق لزنا بڕیاریدا بوو کە بکرێن بە کەمەندە پاژەوەی کە پاکسازی کرا چەند زارێک
تقريبا كم بوني زكي 6000 كس بلام او كساني كيستا معولان توابوا او كساني كيستا نسرا وكان يعني نسراي وزاره كارباري كومالاتي لازوني وزيرانك گوای مداوما کردو گوای بریار سبدری اوان 13000 کسن ل 2013 هندشیا معولان تقدیم کردو تا کو استمو تام مداوی نکرا كان شاين فاضل يزغنيزوا ستان لك الديراني كل كرزوا على برلماني عراق سبارت سبارت كان مسكان ثاني خۆی هەندێک لە ڕێکخراوەکانی کەمەندامان سەردانی بەغدایان کردیە لەگەر نوێنەرانی باڵێن بێژنەی دارەوەوانە دانیشتون کە سەبارەت بەو مەوزوعی کە ئێستا ئەمە باسمان کرد ئێمەش لێرە وەکو ڕێکخراوەکانی کوردستان لەگەر وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەگەر جەنابی بریکاری وەزیر دانیشتوین ئەو پەیامەمان گەیاندووە بەڵێ وەڵامەکە چییە بەڵێ وەڵامیان هەیە ئیستیجابیان هەیە بەڵام ئەوەش تەبعاً ئەوە نییە بەیەک ئۆکەی هەموو شتەکان جێبەجێ بکرێت طبعا هو ياسا هي طبعا دبي او لقى او ياسا انا بقولنجي او زياده ك او ك هاوتا بكريت دبي اوان بقولنجي تنكو بنوي شي لسر بكن بو هتا بقنا انزامك بالي قال هل بسيارك هبيتا زور سباس تبو ايوش يخال اما كره خراو كاني كمان دامانو كو انزمني كمان دمان خام في سبتكان اما دا كوتشي دكاين رانا وسين حتى السردم ما فكاني كمان دمان بفي يا سايج ماري 22 وهروا ما فكاني تري وقت تندرسي ورزشي ما في كار كردن اما حول دين ببردوام لو يكبتوان بفي او يا سايا او ما فانا دابيم كي و لرابردوجات سنكار ما كرت سنزار سرداني برلمان وحكومة ريم كردستان ووزارة كارباري كومالاتو حتى سركات تنظيم وزير ما كردوا لو يكبتوانين ما فكان بدس بيني ودريغينا كينو ان شاء الله هم لاك سكوت دبلو زور سباس ليري خالي اضافه هبو اما كداوا دكين موچەی کەمەندامان زیاد بکرێ هاوتای کەمەندامانی حکومەتی فیدرالی بکرێ مەبەستمان ئەوەیە ئێمە کە دائیمەن باس لە کەمەندخوازیەکان کە بە چاوی سەدەقە و بە چاوی خێر سەیری کەمەندامان بکرێت پێویستە حکومەتی هەرێم گرنگی تەواو بەو شەریحە بدا کە بتانی ژیانێکی کۆمەندانە ژیانێکی شایستە بژیتن جگە لەوەی کە تەنها ماف ئەوە نییە ئەتوو موچەیەکی بدێ مافەکان زۆرن بە پێی ئەو یاسایی کە هەیە مافی ژینگەیە مافی تەندروستیە مافی کارکردنە مافی کۆمەڵایەتیە مافی پەروەردەیە ئەوانە هەمووی مافە پێویستە حکومەت لە هەموو بوارەکان گرنگی بە مافی کەمەندامان بدات زۆر سپاس